با زیاتر گفتوگۆ بکەین لەگەڵ میوانەکەم بەڕێز محەممەد عەقیل شرۆڤەکاری سیاسی لە بەسڕە لەگەڵمانە بەڕێز محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24 ئێمە باسمان لە هەندێک لە کۆژانەکانتان کرد لە پارێزگای بەسڕە چی دیکە هەیە کە باسمان نەکردبێ؟ بناوی خوای گەور و میهرەبان زۆر سپاس بۆ کەناڵی 24 بۆ میوانداریەکەتان لە ڕاستیدا بەسڕە وەکو هەمووتان دەزانن شارێکە پڕێتی لە سەرچاوەی سروشتی و شوێنێکی جوگرافی گرنگی هەیە بۆ ئابووری عێراق بە شێوەیەکی گشتی هەروەها ئەو زەویەی کە بەسڕا هەیەی زۆر بەپیتە زۆر سەرچاوە هەیە بەڵام بە شێوەیەکی دروست بەکار ناهێنرێت و ڕنگدانەوەی دروستی نییە بۆ خزمەت گوزاریەکانی وەک ژێرخانی ئابووری و ئەوەی کە خەڵکی پێویستی پێێتی بەداخەوە تاوەکو ئێستا بەسڕا لە ڕووی پیسبوونی ژینگەیی و نەخۆشی و نەبوونی کار و دەرفەتی کار و بێکاری گەنجەکان دەناڵێنێت ئێمڕۆ ئەم قەیرانی کە هەمانە بریتە لە قەیرانی سوێری ئاو ئەویش تا دێت گەورەتر دەبێت بۆیە زۆرێک لەوانەی کە زەویە کشت و کاڵیەکانیان هەیە کێشێکی زۆریان لەگەڵ ئەو سوێربوونەی ئاودا هەیە لە پارێزگاکاندا لە پارێزگاکەدا بۆیە خەڵکی بەدەست ئەم کێشەیەوە دەناڵێنێت تەنانەت ناشخورێتەوە ناشتوانرێت بۆ کشت و کاڵیش بەکار بهێنرێت بێگومان ینی دەست بۆ هەر سێکتەرێکی پارێزگای بەسڕە دەبێت برینێکە بۆ خۆی بەڵام بۆچی ئەم پارێزگا دەوڵەمەندە هێندە فەرامۆش کراوە هۆکارەکەی چییە؟ پشتگوێخستنەکە لە ڕووی سیاسیەوەیە وەکو دەزانن لە ماوەی ڕابردوودا لە نێوان حیزبانەی کە لەو شارەدا دەسەڵاتیان بەدەستەوە بووە لەگەڵیدا ئەو ئیدارەی ئەو شارە هەموو پارێزگاکان وا دەڵێن بەڕێز محەممەد بە دوواداچوونمان بۆ پارێزگای ئەنبار کرد بە هەمان شێوە دەڵێن کێشەی سیاسیە پارێزگای دیالە بە هەمان شێوە ئەنبار بە هەمان کەربەلا بە هەمان شێوە کێشە سیاسیەکە لە نێوان کێیە؟ لە ڕاستیدا وەکو دەزانی ئیمڕۆ سیستەمی تازە سیستەمی دیموکراسیە ئەم سیستەمەش بریتە لە ئازادی ڕادەربڕیر و کۆمەڵێک کەس گەیشتونەتە شوێنێک کە بە بەشداریکردنیان لە دەسەڵاتدا لە ناو مولگەکانی دەسەڵاتی ئەو شارەدا بە شێوەیەک لە شێوەیەکان وای کردووە کە ئەم شارە هەروەها دامەزراوەکانی ئیداری ئەم شارە بگاتە ئەو دۆخەی کە ئێستا تێیدایە و زۆر لاوازە بە شێوەیەکی گشتی بۆیە دامەزراوەکان و بەڕێوەبەرایەتیەکان کە بەرپرسن لە خزمەت گوزاریەکان سەر بە لایەنێکی دیاری کراون و ئەمەش وا دەکات کە لە ڕووی ئیداریەوە لاواز بن و نەتوانن ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن بۆیە ئابووری عێراقی زۆرێک لە ئابووری عێراقی بە شێوەیەکی دروست بەکار نەهاتووە بۆ خزمەتی هاوڵاتیان و دابینکردنی خزمەت گوزاریەکان و ئەو بنیاتنانی شارەکان لە ڕاستیدا ئەوەمان پێ دەڵێت کە لە چەند ساڵی ڕابردوودا لە چەند ساڵی سەرەتادا ئەمە بە تەواوەتی و بە شێوەیەکی دروست دەستی پێ نەکردووە ئێستاش پێشبڕکێکە لە نێویاندا بۆتە هۆی ئەوەی کە
خزمەت گوزاریەکان دوا بکەون و نەگەنە ئەو ئاستەی کە خەڵک پێویستی پێێتی. تەنانەت هەندێکیشیان سەر بە وڵاتانی دراوسێن و واشی کردووە کە لە ڕووی خزمەت گوزاری و دامیکردنیانەوە و ژێرخانی ئابووری ئەو شارە وای لێبێت بگاتە ئەم ئاستەی کە ئێستا ئێمە تێیداین. تەنانەت نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیەکانی کلیە و چەندین نەخۆشی تریش بڵاو بنێتەوە بەنێو خەڵکدا. بۆیە پشتگوێخستنێکی زۆر لە دەرحەق بەم شارە ئەنجام دەدرێت. بۆیە دەیڵێم ئەو کێبڕچێ ناپاکەی کە ئێستا هەیە بۆتە هۆی ئەوەی ڕنگدانەوەیکی نەرێنی هەبێت و ئێستش هاوڵاتیان پشتی شێریان بەردەکەوێت لە نەهامەتیەکاندا. ئێستاش بەرەو هەڵبژاردنەکان دەڕۆین و دەبێ هاوڵاتیان دەنگ بەو کەسانە بدەن کە دەتوانێت دۆخەکە بگۆڕێت و دۆخیان بەرەو باشتر ببەت. باشە لە ماوەکانی ڕابردوو زۆر جار پارێزگای بەسڕە هەوڵی ئەوەی داوەکە ببێتە هەرێمێکی سربەخۆ. بۆچی دەتانەوێت ببنە هەرێمێکی سربەخۆ لە عێراق؟ ئەوەی لەبارەی هەرێمە و هەیە ئەمە داواکاریی کۆنی بەسڕایە. هەروەکو دەزانی بەسڕا لە ڕووی بەرهەمەوە زیاتر لە 95 بەرهەمەکانی عێراق و داهاتی عێراقی لەسەر بنیات نراوە. بۆیە ئەمە کاریگەریی نەرێنی هەبووە لەسەر ژێرخانی ئابووری ئەم شارە. بۆیە لە بواری پەروەردە و تەندروستی و هەموو بوارەکانی تریش کە بە مێشکتدا دێت بەو شێوەیە کە باسی دەکەین. ئێمڕۆ کە باسی بەسڕە دەکەین نەوت بەرهەم دەهێنێت و دەروازە سنووریەکانیشی داهاتێکی ئێزگار زۆریان هەیە و عێراق لەسەری دەژیت. بەڵام ئەم داهاتە ڕنگدانەوەی دروستی نییە بەو پێی کە داهاتی عێراقی لەسەر بەندە بۆ شارەکە. بۆیە هەر وەکو زانراوە لە ساڵی 2017 بەسڕا بە پایتەختی ئابووری عێراق ناسراوە و ئەمەش هیچ کاریگەریەکی ئەرێنی نەبووە بۆ شارەکە کە دەبوو ئەم بابەتە بە شێوەیەکی دروستتر کاری بۆ بکرێت و هەنگاوی جدیتر بەرەو پێشەوە بنرێت لەسەر ئاستی عێراق ببێت بە شارێکی جیاواز. دەستخۆش بەڕێز محەممەد عەقیل شرۆڤەکاری سیاسی لە بەسڕا میوانی کوردستان 24 بوویت.